ڕێژەی بەشداریکردن لەم هەڵبژاردنەدا وەک ڕاپرسیەک دەبینێت لەسەر سیستمی فەرمانڕەواتی ئێران هاوکاتی هەروە دێ و خراپتربوونی باری ئابووری و کێشە و ئاڵۆزیەکانی تری ناوخۆی وڵاتەکە. هەر بۆیەشە ڕێبەرانی کۆماری ئیسلامی جەختێکی زۆر دەکەنەوە بۆ بەشداری زیاتری دەنگدەران. دەنگدان ئەرکێکی ئاینیە، هەروەک پێشتر ژووتومانە. ڕاستیەکەش ئەوەیە هەڵبژاردن دڵنیابوونە لە بەرژەوەندی نیشتیمانی ئێران. هەر کەسێک بڕوای بە بەرژەوەندی نیشتیمانی وڵات هەبێت بەشداری لە دەنگداندا دەکات. هەموو هەڵبژاردنەکان بۆ ئێمە گرنگن و داواش لە هەموو خەڵک دەکەم تا بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان بدەن بە باشترین کاندیدیان تا پەرلەمانێکی باشمان هەبێت. کاربەدەستانی ئێرانی خۆشیان ئەو ڕاستیە دەزانن خەڵک بەشداریەکی وەک جارانی نابێت لەم هەڵبژاردنەدا و گەشتبینی خۆشیان دەردەبڕن ئەگەر بێت و ڕێژەی بەشداری لە 50 کەمتر بێت. کێشەکان و دۆسیە و فاکتەری ئابووری گرنگن، بەڵام پێشبینی دەکەین بە پشتیوانی یەزدان بەشداریەکی بەرچاومان دەبێت لەم هەڵبژاردنەدا وەک بارێکی یاسایی ڕێژەی بەشداری لە 50 کەمتر نەبووە، بەڵام بەپێی پرەنسیپە دیموکراسیەکان ئەگەر لە 50 کەمتر بێت کێشە نییە وەک لە وڵاتانی ئەوروپیدا بینیومانە. زۆرێک لە دەنگدەرانی ئێرانی بەگومانەوە لەوە دەڕوانن هەڵبژاردنەکانی وڵاتەکەیان کاریگەری هەبێت بەسەر ئامانجەکانیانەوە وەک کۆتایی هێنان بە گەندەڵی سیاسی و قەیرانی ئابووری. سیاسی هەڵبژێراوەکان نابێت سیاست بۆ گیرفان پڕکردنی خۆیان و کەسوکاری خۆیان بەکاربێنن یان بۆ دزیکردن و ئەو جاش لە ئێران ڕابکەنە دەرێ. پێویستە تەنها ئەوانە بنێردرێنە پەرلەمان کە دەتوانن ئەو کێشانە چارەسەر بکەن. ئایا ئەو گرانی و ڕەوشە سەختە دەبینن؟ ئەمە چ جۆرە سەقامگیریەکە؟ ئیتر چۆن دەتوانم ئایندەی خۆم بنیاد بنێم؟ مشکلات مردم خیلی زیاده. خەڵک لەگەڵ زۆر کێشەدا لە ململانێدایە. کێشەکان زۆرن، کاربەدەستان دوورن لە خەڵک و ناشزانن لە ناو خێزانەکاندا چی ڕوودەدات، نازانن بژێوی ڕۆژانە چەندە سەختە ئابەم بێکارەی ناوگەنجانەوە. ئەم کێشانە بە دروشمی سیاسی و دانانی دروشم لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا چارەسەر ناکرێن. بەڵام لە هەمان کاتیشدا دەنگدەرهەن لە ئێراندا لەو بڕوایەدان هەڵبژاردن وەک هیوایەکە بۆ ئایندەی وڵاتەکەیان هەرچەندە هەندێکیشیان جەخت لە بێمتمانەی خۆیان دەکەنەوە بەرامبەر کاندیدەکان. بەبێ هیچ گومانێک لە ڕەوشێکی باشدانین، بەڵام نابێت هەر سەیری ئەم دیمەنەی ئێستا بکەین. دەچینە سەر سندۆقەکانی دەنگدان تا ئایندەی خۆمان دروست بکەین. نا پێم وانە چونکە بەپێی ئەوەی پێشتر بینیمە و ئەوەی ئیستاش دەیبینم هەر کەسێک دەنگی پێ بدەم لەگەڵ ڕەچاوکردنی ئەوەی چەندێک ڕاستگۆش بێت، بەڵام هەر ناتوانم بڕوا متمانم پێی بێت. لە ئێران کێشەی ڕژد بەرۆکی گەنجانی وڵاتەکەی گرتووە و لەسەر و هەمیانەوە بێکاری خەڵکە لە ئێستاوە داوایان لە پەرلەمانی نوێ هەیە و داواکانیش بە هۆشداری دانیشەوەیە. پێویستە کاندیدەکان بیر لە گەنجان بکەنەوە تا هیوای خۆمان بۆ ئایندە لەدەست نەدەین. ترسمان نەبێت لەوەی منداڵمان ببێت و بشتوانین لە وڵاتی خۆمان بژین لەبەری ئەوەی بیر لە کۆچکردن بکەینەوە. لەم 11مین هەڵبژاردنانەی مەجلیسی شورای ئێران پێشبینیەکان بۆ ئاڕاستەیەدان کۆنەپارێزان جارێکی تر زۆرترایەتی بەدەست دێننەوە. ئەگەر وابێت ئەوە حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران لەو 18 مانگەی ماوێتی لە پۆستەکەیدا ڕوبەڕووی گەلێک کێشە دەبێتەوە.